ئەم وڵاتە سەر ڕێهەبوونی ئەو هەموو داهات و نەوت و وڵاتێکی بەپیت و خاکێکی جوانی ئەم وڵاتە سەرڕای ئەم هەموو شتە ئەم هەموو پار و زێڕ و ئاڵتونە لە وڵاتە کەچی سەیرەکەی ئەم وڵاتی ئێمە پڕە لە گەنجی بێکار پڕە لە خەڵک کافتریەکانمان پڕە شوێنە ئەوانەی مەسەلەن وەکو کاوە شوێنی کات بەسەر بردنە پەڕن دایمەت پەڕن زۆر بەی گەنجە و زۆر بەشی بێکارە ئەگەر ئیشی هەبێک ئابرە نایە بۆ ناو شایخان بەڕاستی نایەتە کافریا بشێوە نەرگە لە بخوایە دانیشە دۆمینە بکات هۆکارەکەی بێپلانی حکومەتە هۆکارەکەی دز و گەندەڵیە بەڕاستی نازانم چۆن خەڵگەژی کاتی خۆی خەڵک ماگانە مەسەلەن 800 زاری وەرەگرت لەسەری مانگ مامۆسایەک 200 هزاریشی قەرز دەکرد بۆ ژیان ئێستا ماگانە 4 مانگ جارێ موچە وەرناگرێ نازانم بە چی ئەژی ئەو خەڵکە چۆنچۆنی ئەژی من لەمە تێناگەم سیاسەتی خۆیانە کاکە سیاسەتی خۆیان چییە ئەگەر تۆ ئەم گەنجەوە لێ بکەیت لە شایخانە بۆ خۆی دایکوتیە بێ ئەمەلی کەی مەویسی کە جاقۆ مەویسی زۆر ناخۆشە کە گەنج مەویست بوویتری چی پێ ناگرێت ئەم گەنجانی خۆ وڵاتی خۆشماوەرە سەریگە هەمووی مەویست هەمووی لە پشتی لاپتۆپێک یا فەیسبوک یا لە پشتی مۆبایلەکە لە ژێر بەتانیەوە دانیشێ قسەی زلەکە هیچ شتێکی تیا بەسەر نییە کوا 400 ملیارەکە کوا 400 ملیارەکە آخر 400 ملیارەکە کوا بەکی ئەڵی کوا بە من ئەڵی کوا خۆ من نازانم خۆ من نەبردووە کاک بەکی ئەڵی ئەوە تا من هەتاکو بەیانی پێ دەڵێم کاکە فڵان کەس حکومەت هێرمی کوردستان فڵان کەس ئەمانە هەموویان دزن وان بەس ئەو گوێ لە من ناگرێ بێ بیشتە سەری بادیلی مەیە بۆ خۆم ئەم ئیشەم باش نێچ میشێکی کاکە حکومەتەوە بۆ نایکرد گەنجی حکومەت بەدیلی هەیە من ئەتوانم ئێستا مادە بە 24 ساعت بۆ داڕێژمەوە کاکەمانە نایکەن ئەوە 30 ساڵە واک والله وبالله الله خۆم ئەتوانم بە 24 ساعت تەختی دێم مادە بۆ داڕێژمەوە بە جوانتریشەوە گەنجی وەک من باشە ئای حکومەتێک بۆ هەموو گەورە و گرانیە و 30 ساڵ حکومڕانیەکە ئەو هەموو مهندس و دکتۆر و ئابووری ناس و کۆمەڵاسی تێ بۆ ناتوانن سیستەمی وڵاتە داڕێژن کاکەم خاکە بووە لێەکە نەبوونی هەلی کار بۆ گەنجان هەروە چین و توێژەکان هەرێمی کوردستان ئێستاکە لە هەرێمی کوردستان لە بارێکی دەرونی خراپدا ژیان و گوزەرانیان بەڕێ دەکەن ئەمەش ئەوە دەگەێنێت کە حکومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵی حکومڕانیدا هیچ پلانێکی نەبووە بۆ ئەوەی بتوانێت ژیانێکی خۆش بۆ هاوڵاتیان فراهم کە ئەمە ئەوە ئەگەێنێ کە گەندەڵی هەموو جونگەکانی دەسەڵاتی گردووەتەوە دیارە ئێستاکە لە هەرێمی کوردستان خەڵک تەواو بێئومێد بووە هیچ باوەڕێکی متمانەیەکی بە حکومەتی هەرێمی کوردستان نەماوە تەنانەت گێتەوە ئاستەی خەڵک داواکە بەغام و چەکەی بۆ بنێرێت نەک هەرێمی کوردستان ئەمەش ئەوە ئەگەێنێ کە ناشەفافی ناعەدالەتی لە سیستەمی حکومڕانیە وای کردووە هاوڵاتیان هیچ بڕوا متمانەیەکیان بە حکومەتی هەرێمی کوردستان نەماوە ئەمە بۆ پلان کراوە بە بەرنامە کراوە بۆ ئەوەی خەڵک بێئومێد بێت خەڵتە دەخول سیاسەتیان نەکا لە کورسی دەسەڵات بمێنەوە خەڵکیان مەشغوڵ کردووە بە هەندێک شتی لاوەکیەوە کە لەبەر ئەوەی خەڵک تەدەخولی سیاسەتیان نەکا ئەمیش جۆرێکە لەو پلانانەی کە وڵاتە دیکتاتۆرەکان لە چواردەوری هەرێمی کوردستان پەیڕۆیەکەن ئەمە ئەوە ئەگەیەنێ کە دەسەڵاتی کوردی خەڵک هەجاری بە سیناڕۆیەکەوە مەشغوڵەکە ئەم مەشغوڵکردنەیشە وای کردووە خەڵکێکی زۆر بە ئیشی لاوەکیەوە مەشغوڵ بێت بەس لەبەرەوە تەدەخول سیاسەتی نەکا بەداخەوە لە هەموو وڵاتێکە گەنجان داینەمەی گۆڕانکارین لە وڵاتی ئێمەدا گەنج وا بێئومێد بووە ئەگەر ئیساکە بڕۆی پرسیار لە هەند گەنجێکی ئەم وڵاتە بکەی تااقەتی نییە 2 قسەت بۆ بکە ئەم حکومەتە ناتوانێت هەلی کار بۆ گەنجان دابین بکات هیچ شتێکی لە چاوەڕەوە ناکرێت چکە ئەمە ناوی حکومەت نییە ئەمە دەسەڵاتێکە خۆسەپێنەرە دەسەڵاتی خۆسەپێنەر ناتوانێت هەلی کار بۆ هاوڵاتیان بۆ گەنجان فەرامکە ئەمە کۆمەڵێک بەرپرسی حزبین دەستیان گرتە سەر داهات و سەرۆد و سامانی ئەم وڵاتە وایانە کردووە خەڵک هیچ ئینتیمایەکی بۆ وڵات نەمێنێت هەلی کار لە سنووری لقی گەرمیان یەکێتی سندیکاکان واتە سنووری ئیدارەی گەرمیان هەمومان نەزانین لە سەرتاسەری جیهان و بە تایبەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش گەرمیان هەلی کار بەرەو نەمان بەرەو کەسبوون بەرەو لاوازیە ڕوا بە بۆچوونی ئێمە ئەو ڕێژانەی کە لە ساڵانی ڕابردوو بوو بەرەو هەڵکشانە ڕوا بەهۆی ئەو ڤایرۆسی کۆرۆنەوە نەدانی موچەوە قەیرانی دارایی وەکو حکومەت خۆیاڵی قەیرانمان هەیە بە پێی پێشبینەکانی ئێمە لە 120 و بەرەو سەرە ڕوا بەڵام ئەمە هۆکارەکەی گەڕینەوە بۆ بێپلانی هەم حکوومەت و هەم کەرتی تایبەت بۆیە ئێمە وەکو سندیکاکانی کرێکاران داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین و بە تایبەتی سنووری ئیدارەی گەرمیان فشار بخاتە سەر کۆمپانیاکان یا وەبەرهێنەکان کە دێن مۆڵەتی وەبەرهێنان وەرەگرن لە گەرمیان بیکەنە مەرج کە کرێکاری خۆمان ناوخۆیی یا گەرمیانی بەکاربێنن
حکوومەت پلان و بەرنمەی هەیە و دیزانەکەشی دروست کردووە کە شاری پیشەسازی دروست کرێت لە سنووری ئیدارەی گەرمیان و لە ساڵانی ڕابردووە پلان و بەرنامە هەیە بۆ کردنەوەی ئەو شاری پیشەسازیە بۆیە ئەگەر حکوومەت ئەو شاری پیشەسازیە بخاتە بواری جێبەجێکردنەوە بە دڵنیاییەوە هەلی بێکاری لە سنووری ئیدارەی گەرمیان نایەڵێەوە هەلی کار ئەڕەخسێنێەوە چەندین کرێکار ئەخێنە سەرکار لەو پلان و بەرنمەی هەیە دیزانی بۆ کراوە بە پێی ئەو دیزانانە کە پیشانی ئەمەیان داوە لە لایەنە پەیوەندیدارەکان بەرنمەی تەواو دانراوە بەڵام نەچۆتە بواری جێبەجێکردنەوە.